بەپێی ئامارێکی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی تا بێت ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشانە و ڕێژەی بێکاری گەیشتووە بە 118. بە لەگدانەوەی شارەزایان بێت هەڵکشانی بێکاری تا چەند ساڵی ئایندا زۆر زیاتر دەبێت. حکوومەتیش لە ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان و دەرچوانی زانکۆپی مانگاکان دەستە وستانە. لە هەرێمی کوردستانە دوو سەرچاوەیە. سەرچاویشیان کەرتی تایبەتە کە ئەبینین یعنی دۆخەکەی لە ئاستێکی خراپایە بە هۆکاریەوەی کە ئەمیش جارێکی تر حیزب و هێز و لایەنە سیاسیەکان دەستوەردانی زۆر خراپیان کردووە لە کەرتی تایبەتە و ئەوانیش کەرتی تایبەتیشان بە شێوەیەکی زۆر ناسایی و نادادپەروەری بۆ خۆیان قۆڕە کردووە. کەرتەکەی تریان کە پێی وترێ کەرتی گشتی کە دامەزراندنە لە دام و دەستگا گشتیەکانە کە ئەمە ئەبینین لە دوای ئەزمەی اقتصادی لە وەهاتنی گروپی تیرۆریستی داعش دامەزراندن بە ڕووی دەرچوانی زانکۆپی مانگاکانە داخراوە. ئەمە وای کردووە کە تا بێت هەلی کار و بوونی دەرفەتی کار لە کەرتی گشتیە نەمێنێ لە بەرامبەرە ڕێژەی بێکاری ڕوو لە هەڵکشان بکات. ئامارەکە سامپڵێکی گشتی وەرگیراوە لە هەرێمی کوردستان، بەڵام دەوترێت ڕێژەی بێکاری زۆر لەوە زیاترە کە بڵاو کراوەتەوە. ساڵ لە دوای ساڵیش دەستکەوتنی کار سەختتر دەبێت. بە جۆرێک زیاتر لە 6,000 دەرچووی دانەمەزراو هەنوو ئێستا بێکارن. ئەوەی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی منیش بۆ خۆم بینیم کە ڕێژەی بێکاری لە سەرتاسەری کۆماری عێراق ئەبارەمی کوردستان شۆ لە 18 دیارە کاتێک کە ڕێژەی بێکاری بەرزە بێتەوە لە ڕێژەیەکەوە بۆ ڕێژێک کۆمەڵێ هۆکاری هەیە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە ساڵانە بە 40-50 هزار خوێندکار قۆناغەکانی خوێندن تەواوەکەن پەیمانگە و زانکۆکان تەواوەکەن ئەوانە دەبنە بێکار خۆیان. بەرزبوونەوەی ڕێژەی دانیشتوانیش ڕێژەی دانیشتوانی وڵاتەکە ئەمانە کۆمەڵی هۆکارن ساڵانە کە چەندین هزار کەس دەکەونە تەمەنی کارکردنەوانە تەمەنی کارکردن لە 15 ساڵی وانە بە پێی یاسای کاری عێراقی دەست پێیەکە هەتاوەکو تەمەنی 63 ساڵی کەواتە ئەمانە کۆمەڵێ هۆکارن و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی تریش کە ڕێژەی بێکاری بەرزەکاتەوانەیە ئێمە نەمانتوانیوە لە هەرێمی کوردستان بە سیستەمێکی یاسایی پرۆسەی کار ڕێک بخەین. پرۆسەی کار جۆرێک لە بێسەرە و بەرەی لە هەرێمی کوردستان بەخۆوە گرتووە. کەسانێک کاریان نییە بێکارن، کەسانێک ژێ دووسێ کاریان نیە. هەر کاتێ ئێمە توانیمان ئەمە بە سیستەمێکی یاسایی ڕێ بخەین بە دڵنیایەوە ڕێژەکە زۆر لەوە کەمترە بێتەوانەدا ئابەزیێت بە شێوەیەکی بەرچاو. یەکێک لە گرفتەکانی دیکە کە وای کردووە بێکاری زیاتر بێت بەشێکی زۆر لە خاوەنکارەکان بە بڕەپارەیەکی کەمتر لە دەستی کاری ناوخۆیی کار بە خەڵکی بیانی دەکەن. گرفتە گەورەکەش ئەوەیە هیچ هەنگاوێک بۆ کەمکردنەوە و چارەسەرکردنی کێشەی بێکاری لە ئارادا نییە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.